بەسەرێکەکانی نیشتەجێبوون و پڕکردنەوەی فۆرمی نوێ بۆ کرێنشینان ئەمێکانە چۆن دابەشەکرێت لەسەر چ بنەمایەک فۆرمەکە چۆنە یەکەکان چین کێ دروستێکا چەندی دروست کراوە گفتوگۆکەین لەگەڵ کاکبەرەم سەردار سەرۆکی کۆمەڵی کرێنشینانی سلێمانی. کاکبەرەم دووارە بە خێر بێی ببوورە گرفت لە مایکەکە تا هەبوو. سپاس. ئەو پرۆژانی کە وەزارەتی ئاوادانکردنەوە دروستەکەن 9004 لە سەرانسەر هێرشی کوردستانە بەشێکی زۆری کە کەوتۆ لە سلێمانی لە 100% پرۆژەکەی تاو بووە لە 150 خزمەتگوزارەکەی تاو بوو، بەڵام ئەوەی کە جێی داخە ماوەی 11 ساڵە تا ئیسا بڕێک پارەی پێویستە حکوومەتی هێرشی کوردستان نەیتوانی ئەو بودجێ تەشخیص کا بۆ شاری سلێمانی بۆی ئەو پرۆژانە تاوا بێ. یعنی وەکو بە زمانی شتێتوان بڵم بەشێکە لە سزای سلێمانی ئەمە چکە ناکرێتەوە بەڕاستی 1500 یەکی سیتە گۆزۆرگۆز لەگەڵ 1000 تقریبا 650 یەکی لە کەڵەوانان کە ئەمانە توان بڵم لە 90 لە 100 پرۆژەکە تاو بووە بەشێکی زۆری خزمەتگوزارەکە تاو بووە. تۆ نتوانی هەندێک شوێن هەیە تقریبا مەبلەغێک پارەی کەمی پێویستە، بەڵام حکوومەتی هێرشی کوردستان ئەنجومەنی وەزیران ئێمە دایان جانوسراومان کردووە لەلایەن ئەنجومەنی پارێزگاوە لەلایەن کۆمەڵی کرێنشینانەوە لەلایەن وەزارەتی ئاوادانکردنەوەی خۆی ئەچێتە بەردەم سەرۆکی ئەنجومەنی وەزیران تەوقیعی ناکە کە بڕێک پارەی پێویستە بۆ ئەم پرۆژەیە. بیل لەوە ناکاتەوە بڵێ ئەگەر ئەم 1500 ئەم 3000 ئەم 9000 تاو بێ تۆ داهاتێکت بۆ گەڕێتەوە. یعنی ئەو 9000 کەسە مانگانە داهاتەکەن ئەو سنووقی کە چ لە وەزارەتی ئاوادانکردنەوە. یعنی تۆ ئەوێ حسابیەکەی ئەگەر بەردەوام بێ لەسەر ئەگەر دیقەت بێ پرۆژەکانی زڵگۆز بە تایبەتی بەشێکی زۆری هەر وێران بووە. یعنی تۆ دیسان جاری نۆژەنی ئەبێ نۆژەنی کەیتەوە پێویستی بە مەسارفێکی ترە. من تێناگەم یعنی ئەم حکوومەتی هێرشی کوردستانە ڕایشکارەکانی نازان یان خۆیان لە جێلی ئێن کە کۆمەڵە شت هەیە کە بەڕاستی پێویستە بکرێ کە تۆ بیناکە دروست کراوە تاوە بووە هۆکاری ئەوە چێت تۆ مەبلەغێک پارەت پێویستە بۆی ناکرێت. یعنی ئەگەر پارەت نییە هەرچەنە من لەگەڵ ئەوانیم بە حیاتی هێرشی کوردستان پارێنەبوو بێت لە نەک لە ئێستا لە شەڕی داعش و لە قەیرانەکەش هەر پارێر هەبوو بەشی ئەوەی هەرە بۆ کە ینی مای لەگەڵ ڕێزم بۆ کەناڵەکەی جەنابتان مای پێکەنینە کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڵێ من پارەم نییە ئەو پرۆژانەی پێتاوکەم. ینی بۆ چی پارەنی ئەگەر پارە نیە ڕێگە چاریتر هەیە. ئێمە دایان جار نووسراومان کردو تومانە ئەگەر حکوومەتی هێرشی کوردستان پارەی لە بەردەستانیە وە بەرهێنەیە ئامادەی تێدایە ئەو بڕە پارەیە بە قیسێکی درێژخان لە وڵاتانی سەد لە بەرامبەریە پارچەی زەوی تیجاری بەرێ بە سەدان پرۆژە لەم هەرێمی کوردستانە دروستەکرێ ئەدرێ بە خۆڕای زەویەکە درێ بەوە بەرهێنێک و ئەیفرۆشەدە بە خەڵک کە چێکە بە ئەمان بۆ کەم دەرامەتان و کرێنشینانە پارچەی زەویان بنێ یاخود با خۆی بڵێ ئەتوانێت ئەوە بەرێنە بە مسادەحە خزمەتگوزارەکەی ناو پرۆژەکە وەرگێ بۆ ماوەی 20 ساڵ 25 ساڵ لە بری ئەوە. ینی ڕێگە چارە زۆرە ئەگەر ئەمان بیانێ، بەڵام نایانەوێت دەستیان خستۆتە بینەقاقای ئەم شارە دەستیان خستۆتە نانێ ئەو پرۆژانە کە لە سلێمانی وایە یان لە شارەکانی لە سلێمانی وایە. بۆچی لە سلێمانی وایە؟ چکە لە سلێمانی پرۆژەکە تەواو بووە. لە هەنێ شاری تر هەیە ئیسە بۆ منە لە هەولێری 364 تاو بوو ئەوەش تا ڕادێک هەر عینەشتا، بەڵام لە دووهۆک و لە هەنێ شار ئێشتا بەردی بناغی پرۆژەکانیش دانراوە. ینی لە هەنێ شوێن هەیە ئێشتا تاو نەبووە. ئێمە داوامان لە حکوومەتی هێرشی کردووە کە ئەم پرۆژانە پێویستە مەبلەغی پارەیە. کۆی گشتی ئەم پرۆژانی کە باسێکم ئەو 9004 280 ملیاری پێویستە کە 280 ملیار بڵێ، بەڵام ئەم 280 ملیارە کە ئەیچێتە بەردەم حکوومەتەوە بەڕقەمێکی گەورە سێرێکە. ئەڵێ من ناتوانم 280 ملیار تەرخانکەم بۆ ئەم یەکانە، بەڵام نایە وردی کاتەوە بڵێ ئەگەر لە سلێمانی پرۆژەی وایە 2 ملیاری پێویستە 400 یەکە تاو بووە واتە 400 خێزانێک کرێچێتی ڕزگارانە بێت 2 ملیار دیناری پێویستە بۆ خزمەتگوزارێکە. یعنی تۆ نایستێ باسێ بڵێ با من ئەمانە لە سلێمانی چەندی پێویستە ئەو پرۆژانە نەک لە سلێمانی باوەدانی ئەو پرۆژانی کە لە 100 تاو بووە مەبلەغی پارەی پێویستە با من ئەمە بکەم دوای هەر لە داهاتی ئەمە ئەتوانم ئەوی تریش پێتاوکەم. خێرخواز نییە بیکە خێرخواز نایکە، خێرخواز بۆ حکومەت نایکە، مەجبور نییە بیکە. باشە خۆشیان نایکەن ئەوە بەرێنانی کە ئەو کارانەکەن هەندێکیان بەرێنی عیبلاقن لەم شارە کە بە مەلاین دۆلار قازانجیان کردەوە. من حتا من پێم وتم وەکو زەکاتێک وەکو لەبەری ئەم ساڵ زەکات دەرەکەی بیکە بەری ئەو پارەی با خزمەتگوزارە تەواو بێ، بەڵام ئامادەیان جانێ بکەن بەداخەوە. باشە کاک بەرەم و فۆرمانە چییە کە پڕەکرێتەوە؟ ئەو فۆرمانە دیسان هەر ئەم پرۆژەیە ینی بەڕاستی پرۆژەکە ئەوەندە باسمان کردووە ئەگەر دیقەت یابێت تۆ خۆ پێشتو دەلەباتی کاک بەرەم قسەکانەکەم ئەوەنەما بەرنامە باس کردووە هەمووی خەڵک فێر بووە. بەڕاستی من شەرمەکەم لە بەرنامە کە باسی ئەم پرۆژانە ئەکەم، ینی بێزار بوون خەڵک بێزار بوو، خۆمان بێزار بوون، حکوومەت بێزار بوو ئەوانی کە ئەیانەی ئەم پرۆژەی تاوا بێ. ینی کوتم ناکرێ بەڕاستی تۆ مەبلەغێت پارەت پێویستە یان ئیسە لە 2013 24000 فۆرمە سلێمانی دابەشکرا داوامان لێکردن لایانی پەیوەندداری ئەم شارە وتیان لە ماوەی 3 مانگە ئەم پرۆژانە ڕادەستی خەڵکەکەین، وتیان لە ماوەی 3 مانگە ئەم کارەکان تەواو بێ، بەڵام بوو بە 10 ساڵ. ئێستا کە وەزارەتی ئاوادانکردنەوە فۆرمێکی نوێ دابەشکا
حەقی خۆیتی لەسەرێکەوە چکە تۆ 10 ساڵ لە تەمەنێکە ڕۆشتووە خەڵگێ سودمەند بووە خەڵگێ مناڵی زیاکردەوە خەڵگێ بە عیلی لە ئاویجا خنکاوە کە بەتەما بۆ وەریگرێ ئەمانەمی کارە ساتن بۆ ئیسا ئەم فۆرمەی کە دروست ئەکرێتەوە فۆرمێکی ئۆنلاینە من لە بەسپاس سۆزاری ئاودانکردنەوە داوان لە ئێمە کرد کە خۆم چوومە هەولێر لەگەڵیانە دانیشتم کۆمەڵێک خاڵی دانرا بوو کۆمەڵێکمان لابر کۆمەڵێکمان زیاد کرد بۆی لە مەساڵحی خەڵک خاڵەکان چی بوون؟ خاڵەکان ئەوەیەکەی تر خێزانار بێ کرێنشین بێشتی بەناوەنەوە بێ کۆمەڵی خاڵی سەرەتایە من داوام لێکردم کە شتەکان بە سادەی بڕاتە ئەو کاتی کە بووی دەرەچێت کە کاتێک هاوڵاتەیەک تۆ کاک ڕەنگە کە دڵنیابی کە یەکەین شتەجێبوون بۆ دەرەچێت ئەو کاتە ئەتوانی بچی ئیستۆپاچی دایرەکان بکەی حەو فەرمانگەیە لە هەریم کوردستانە کە تایبەتەن بە شوێن شتەجێبوون کە تۆ زانیت یەکەیەکت بۆ دەرەچێت و کاتە ئەگە مەسرەفیشکەی ئەگەر ڕاکەڕاکەشکەی تەکسیش بگری ئەو کارەبا و قەرزیش بێتەوە ئاساییە لەبەری ئەچتە ناو یەکەیەکەوە وەکوتن پێشەکی نییە مانی 4,000 بۆ 100,000 نارەی ئەمە دڵخۆشکەرەیە بەڵام من بێم ئەمڕۆ من تۆ ئەزێت بە من ئەزێت بە ئەگیشتر ئەزێت بە بڕۆین ئیسۆپاچی کەین خەڵک زەریبێکی زۆر بە ئەو کارەبا بە ڕاکەڕاکێکە دوای بڵێ ناو دەرنەجۆ شمول ناکە ئەمە ناخۆشە ئێمە ئەو خاڵەمان لابر بە سپاس و گویان لێگرتین سپاسیانەکەین بە تایبەت کاکتوانە مدیر عام کە زۆر هاوکارمان بوو خاڵەکان ئاسان کراوە پێ ئەچێت لە پێش جەژن فۆرمەکە بە ئۆنلاین بڵاو بکرێتەوە و منیشی لە خاڵە گرنگەکان کە باسم کرد لە کۆبوونەکەوتم ئەبێ دوای تەوزێککردنی ئەم فۆرمانە خاوەندارەتی بۆ دروست بێت چکە بەڕاستی ناکرێت دیسان هاوڵاتیەک 10 ساڵ کۆدێک لە گیرفانیا بێ ینی ئێستا ئەو 23 کەسەی کە ئەو فۆرمانیان پڕکرێتەوە هەمووی کۆدەکانیان لە گیرفانیا یعنی بیخەرە بە ڕۆیتەوە نەڕۆشتەوە ئێستا بۆت باسەکەم ینی سی تەعەسوبی و خەڵکەکە چۆن تەعەسوبی و خەڵکە ئەگرن چۆن خەڵک ماندووکەم هاوڵاتیەک 10 ساڵ کۆتێک لە ناو جزانەکە بێت 10 ساڵ ئەخە تەمەنێکە ئەین تۆ 10 ساڵ ئەم کۆدە پارێزی بە ئاواتەوەی کە یەکەی شتێبوون بۆ دەرچێت بۆ نایکی لە کاتی خۆیان بۆیە من ئەمڕۆ بە جەنابی وەزیری شمتووە بۆ لیژنەیە شمتووەتمە و هەرچەنە هاوڕاژ بوون لەگەڵمانە ینی بە ساکو خۆی قسەکە وتیان ئێمەش پێمان باشە وتم لەگەڵ تەوزێکردنی فۆرمەکانەوە دوای کە فۆرمەکە داخرا بڵێن بە ئۆنلاینەکە ئەو مدەی کە دانراوە تقریبا دوو مانگیان بۆ داناوەی خەڵک بە ئیسراحەت ئەو کویتری پەلەپەلی لێ نەکرێت و 20,000ەکەی شەجەبنەکە خەڵک زۆر فریانەکەوتوە بۆی بە ئیسراحەت دەمانەکرێت دوای خاڵبەندی ئمە خۆمان لە لیژنەکە بین دوای وربین و خاڵبەندەکانیان من داوام کرد و یەکسەر خاوەندارەتی بۆ یەکان دروست بێ بۆ نمونە 1500 یەکەی سیتە قوتورگێزە ئەو 1500 کەسی کە لە ئەوڵ سوودمەنە بێ یاخود لە ئەوڵە شمولێکە ناوەکان ڕابگەێنێ مەرج نیە تۆ کلیلی ئەو شوقی بزە بە شوقی بۆ تهدیدکە ینی حتا ئەو دشمان بە تهدید نەبووی خەڵک کڕین فرۆشتنی پیۆنەکە بەڵام 1500 وحدەمان هەیە ئەمە 1500 وحدەیە تاو بووە ئەمە 1500 ناوش لەیەکەوە لە ئەحمد ناوە دەست پێکە هاتا بۆ منە میران ناو ئەم 1500 ئەمانە خاوەنیەکانن بۆیان دەرچووە چاوەڕێک هەتا خزمەتگوزارەکان تاوابێ ئەو کاتە تۆ توانی مامەڵە لەگەڵ 1500 کەساگەی لاوانە زروفێ بێتە پێشەوە بتوانانی بەڵێ کاگە خۆشتان هاوکار بن بەشێک پارە بن بۆی زووتر ئیشەکان تاوابێ خزمەتگوزارەکان تاوابێ یاخود بانی ئەگەر لایەنێ کەسێک یان بێ داژیدیکە و پرۆژیان بێ نەکرێ یان بێ ئەتوانیت تۆ لەگەڵ ئەمانە گروپێک دروستکەیت و داوای مافی خۆیانکەن دڵخۆش بێ ینی کاتە تۆ تۆی هاوڵاتی دڵنیا ئەبی تۆ لەوەی کە تۆ یەکەیەک وەرەگری ئەگەر 6 مانگتری شاوەڕێکی تا خزمەتگوزارەکە تاوابێ ساڵی دوو شاوەڕێگەی گرنگی ئەمەرێک کردەیە بی لە شتێکی تر ناگەیتەوە بی لەوەکەیتەوە کە تۆ بەرەو ئاواتیش خۆ دەڕێی دەستان خۆش بێ کەواتە ئەو فۆرمە بە زووی ینی وتت بەر لە جەژن ڕەنگە ڕابگەێنرێت ڕەنگە بەر لە جەژن ڕابگەێنرێت ئەگەر بەر لە جەژن ڕانەگەێنێت دڵنیا بە لە دوای جەژن ڕاگەێنرێت کەواتەوانی کرێنشینن اینجا ئەو کۆدەشی کە باسمان کرد ئەو فۆرمی پێشوو ئیلغا نەکراوەتەوە لە حەقلێکی خاڵەکاتیاتی ئەوەی کە کۆدی هەیە بە تایبەت ئەوانی کە 12 خاڵ و 11 خاڵیانە شمولیانەکە ئەمانە کۆدەکە داوا ئەکا بنووسێ دواتر خاڵەکان بەرمەبنای چییە؟ چۆن بورە؟ ینی لەسەر چ بنەمایەکە؟ لەسەر بنەمای جاران خاڵەکان تەنها لەسەر بنەمای مناڵ بوو ینی ئەوە بەس مناڵت چۆن مناڵە بە 5 مناڵدە بە 6 مناڵدە بە شمولێکری یخۆش زین کرێکی داما 5 مناڵ و 6 مناڵ نایخاتەوە ئەگەر 5 مناڵ 6 مناڵی بەڕاستی فەقیر نیە توانێت 6 مناڵ بەخێگات توانێت کرێ خانەکەش بە وەنیە هەندێکشیان داماون بەڵێ داماون بەڵام مەبەستمان لە چییە مەبەستمان لەوەیە کوی قسەی قسەکانی من ئەوەیە کاگڕانکە و خەڵک هەیە مناڵین یعنی خۆی گەورە مناڵی ناوەدە بەڵام لە هەشتاکان و کرێت چییە لە نەوەکان و کرێت چییە خۆتۆ ناکرێت وەلایینەی ئێمە هاتین لەگەڵ ئەم بەر لیژنە بەڕەزا هەر احتیمالمان نەخسە سەر مناڵ خاڵی لەسەر هەموو مناڵک 5 خاڵی لەسەرە بەڵام احتیمال نەخسە سەر مێژووی کرێنشینی مێژووی زەواجی مێژووی چەند ساڵە لە فەرمانبەرە چەندێک موچەکە وەرەگرێ موچەکە بۆ نمونە لە خاڵی بڵین لە 1000 دینارەوە بڵین موچەنێ لە هزارە بەڵێن ئەوی کە لە 500,000 کەمتری هەیە کۆمەڵی خاڵی بۆ دانراوە ئەوەی لە 500,000 بۆ 750,000 خاڵی کەمترە
ئەوەی سەر ملیۆنی هەیە خاڵی کەمترە بۆچی ئەوەی کە سەر ملیۆنی هەیە لەوانە ژیانی زۆر قورستر نەبێت لە چ ئەوەی کە 500 چکە بۆن ئەگەر کارگوزارێک یاخود کەسێکی لە شارەوانی کە داوامەکە ماشکی 400 نارە دووسەی بابەکرێخان و دووسەی بۆمێنەوە بەڵام ئەگەر کەسێکی تر ملیۆن 200 هەبێ فەرمانبەرە بێ دووسەی بابەکرێخان و ملیۆنیش بۆمێنە کاتە ژیانی ئەم تۆزە باشترە ئەمانە ئەو کەسانە بچنە ئەوەکانە کە زۆر پێویستیان پێ زۆر مستحقن و کەسی کە مندام کەسی خاوەن پێداویستابێت لە خێزانەکەی خێزانی دەرەجەیەک لە مناڵە لەمانە ئەمە هەمی خاڵی لەسەرە واتە وا کراوە کە خەڵکی مستحق شومەکە ئیشاڵا بە ئومێدی خوای گەورە دڵنیام ئەم لیژنەیە زۆر دڵسۆزن ئێمەش خۆشمان لە لیژنەکە ئابین ئەوەی بە ئێمە بکرێ ئەوەی بتوانین خۆ ئاگادارە بە ڕێنمایی بۆ ڕێنمایی کە ئەوان دانراوە بۆ ئیشی کە ئەکرێ بۆ خاڵمەندیە بێدە زوەردان و واستە و ئەم دڵنیا بە ئێمە خۆمان ناڵێن ئینشاءڵڵا ناشبێ بۆ زۆر عیبیشە و خەڵکە ئەگەر پێویستی پێی نییە ئەی بە بەڕاستی واسەکە چکە بۆ لەبەری سەدان پرۆژێتی لە سلێمانی و لە هەشارەکانی ترا هەیە ئەو ئەگەر واستاگە بچە لە شوێکی خۆش ئابژینە بچە لە شوێنێکە کە لەگەڵ ڕێزمات چەند ساڵە بینایە دروست کراوە لەوانێت تۆزێک ژیان قورسر بێت بۆ حەق مستحق ینی نابێ بەڕاستی خەتر خیانەت لە خۆیش لۆ خەڵکەشکە کۆ بەڕاستی خەڵکانێکن کە پێویستیان پێێتی بۆیە ضرورە کە ئەوان شوێنایی دەست خۆش بە کاک بەرم سواز بامەدەبوونت سواز بە ڕوونکردنەوەکانت بە خێراتی سەرچاو ئێمار بەرنامی خۆمانەکەی ناو بەناو هەتا پرۆژەکە ئاگاتە چێکە خۆش و بە کورتیش باسی و بیزارە بکەم بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان دڵزاستەرەوەی کێنجمەنی وەزیران بڕیاریە کە 20,000 شەجێبوون لە هەرێمی کوردستانە دروست کە نیگەرانێکی ئەوەی کە بەنای کرێنشینانەوە دروستەکەن بەڵام بۆ کرێنشینانەکانش نابێ هەتا ئەم دقیقی کە لەگە قسات لەگەڵ جەنابتا بەرنامەیە کە ساڵێک و تقریبا مانجێک زیاترە بەردی بناغی هیچ پرۆژەیەک دانەدراوە ئەگەر ئەوە لە وڵاتێکی پێشکەوتوو بە ئەوایسە سەرۆکی کێنجمەنی وەزیران بدرا بە دادگا ئەوانەی کە پشگیریان کە بدرا بە دادگا چونکە ناکرێت تۆ بەڕاستی گاڵتە بە عقڵێتی کۆمەڵە کرێنشینی کەم دەرامەتی داماوکە دڵی خۆشکی بڵێ من بۆکەم هێ حکوومەت هیچ هاوکارێکشی ناکە زەویەکان نەخێت لە سلێمانی دابین نەکراوە لە هەندێک شاری تر بە حساب دابین کراوە بەڵام هەتا ئەم دقێ هیچ وەبەرهێنێک ئەوەی من ئاگادار بم وەکو پێویست نهاتۆتە پێشەوە چکە بۆ ئەگەر وەبەرهێنێک باتاتە پێشەوە لە کەناڵەکەی جەناب و کەناڵەکانی میدیا ئەمانبینی فلان کۆمپانی ئامادەی تێدا ئەم یەکان دروستکە بەڵام هەتا ئێستا بەس قسەیە بەداخەوە هیوادارم حکوومەتی کوردستان خۆی ئیجراعات بەرامبەر بم کەسانەکە ئایا کۆمپانیانە خوانیانە پێشەوە ئەگەر نانە پێشەوە دامی زیاتریان کا و کاریانکە بۆ ئەم پرۆژە چۆر باری جێبەجێکردنەوە سواز بامەدەبوونە سواز بە ڕوونکردنەوەکان بە خێرات سەرچاو